از جور بحثا تری بکم تری جی براستیوک ناوی خواه براستیوک تریه تری کچکه 10 سالی پارزگاه سلیمانی کچکه شوخ و شنگی جوانی کو گرو اودیت بیجن ماشالله دنابا فیچر آمد ام جور بحثا چیروکین ویدکن تری جی 7 سالی خو و بالی کاریا دیو باوی خواه ایدی دست بنویساندنا چیروکان دکه لینه بزمان کردی بزمان انگلیزی ایجار قطابخانه ویجی بونه کو پال پش بن جویرا ایدی همو او چیروکن کو تری دنویسینه جرا چاپ دکن دنوا پرتوکه کده تری دبیجه چی تشا کو از دبینم بو من دبی وک خیال یعنی جد خیال خودت چی دکمو از دکمه چیروکو خوی نرکی گلکی جباشه دنوا فیچر آمد از خوازم هون تری جنزیک و ناس بکن One of my stories, and the one your daughter made was a copy of mine. This is my story, and this is Ella's story. یەکێک لە چیرۆکەکانی نێو کتێبەکەی بۆ هاوپۆلەکانی باز دەکات کە بە زمانی ئینگلیزی نووسیوێتی. ترێ هەر لە تەمەنی 7 ساڵیەوە چیرۆکی نووسیوە. ئێستا کە تەمەنی بۆتە 10 ساڵ یەکەم کتێبی بە زمانی ئینگلیزی چاپ کردووە. کتێبەکە لە 6 چیرۆک پێک دێت. بیرۆکی چیرۆکەکانم یەکەم دانم خۆم هەر بیرم لێ کردەوە لە بەعزە جارە هەیە لە ژیانی خۆمەوە بەعزە جارێکیش هەیە بۆ نمونە کاتێککە سەیری فلیمێکەکەم یا کاتێککە لە دەرەوە شتێکە بینم ئەو کاتە بیرۆکەیەکم بۆ یەت و چیرۆکێک دروستەکەم. دواوە لەسەر دەفتەرێکی خۆمە نووسمەوە دوای کە چیرۆکەکەم تەواو کردووە کۆمپیوتەرێکم هەیە لەسەر کۆمپیوتەرەکەم تایپ یەکەم بۆیە دواوەش پرنت یەکەم بۆیە بۆ بمێنێتەوە. I wrote my story. I wrote one story when I was 7 years old in grade 2. Well, that's the question that I said. If I write more stories, I hopefully will make it. بعض جارێک هەیە باوکم یا دایکم بیرۆکەیەک مێنێ بە بچکۆلەی ئەڵێن بۆ نمونە شتێک لەسەر ئەمە دروستکە منیش بیرۆکەی زیاترم بۆیەت ئەینووسمەوە. کاتێک کە چیرۆکەکانم نووسی هەر لە خوارەوە ڕسمێکم دروست کرد هەموو ڕسمەکانی لەناو ئەم کتێبایە خۆم دروستم کردووە. هاوڕەکانی ترێ لە منداڵیەوە ئاشنای چیرۆکەکانی بوون و کتێبەکەشیان خوێندۆتەوە. ترێ زۆر یعنی توانای ئەوە بکە چیرۆک بنووسێت زۆر چیرۆکەکانی خۆشە لە تەمەنی 7 ساڵیەوە چیرۆکێکی بە ئۆنلاین بۆ ئێمە خوێندنەوە زۆر خۆش بوو. ترێ ڕەفیقێکی زۆر باشە ئەنیکەین بۆ مەکتەب خۆمان یاری ئەەکەین من زۆر دڵخۆشم کە ئەو چیرۆکێکی نووسی و ئەو لە تەمەنی 7 ساڵیەوە حەزی لەوە بوو کە چیرۆکی خۆی هەبێت و کتێبخانەیەکی خۆی هەبێ بە تایبەت بە چیرۆکەکانی خۆی. بەڕێوەبەری قوتابخانەکە و لیژنەیەک لە نێو قوتابخانەکەی ترێ هەڵسەنگاندنیان بۆ کتێبەکە کردووە بۆیان دەرکەوتووە لە ئاستێکی باڵادایە بۆیان چاپ کردووە. لە پار ساڵەوانێ 3 بەرهەمی قوتابیمان چاپ کردووە دوانیان بە زمانی ئینگلیزی بووە دانیکیان بە زمانی شیرینی کوردی بووە. ئەم کتێبەی ترێ ئەم ساڵ بۆمان چاپ کردووە کە خۆی بینێتەوە لە 6 کورتە چیرۆک کە بە زمانی ئینگلیزی نووسیویەتی. ئەم بەرهەمانە کە هاتوونە تەکایەوە دەرئەنجامی ئەو پرۆژەی بۆ کە ئێمە لە قوتابخانە جێبەجێ ئەەکەین. دوای ئەوەی کە بەرهەمی کۆمەڵی قوتابیمان کۆکردەوانێک کە نووسینیان هەبووە بۆمان دەرکەوت ئەوەی ترێ بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزدایە نووسین و شێوازی نووسین و بیرۆکەکە و ڕێزمانی کە تایە بەکار هاتووە لە چیرۆکەکە هەرچەند بە زمانی ئینگلیزی بۆ لە ئاستێکی زۆر باڵایە بوو. ئەوەی کە وای کردووە ترێ بتوانێت ئەو بەهرەی کە هەیەی لە نووسیندا بەرجەستەی بکات و وە کتێبەکەشی بە تیراژی 200 دانە چاپ و بڵاو بکاتەوە ئەو پەروەردە باشەیەتی کە هەم لە نێو قوتابخانە و هەم لە نێو ماڵەکەشیدا پەروەردەیەکی باش کراوە ژینگەیەکی باشی بۆ ڕەخسێنراوە. کێمە بە زۆری یەکەم سعیەکانم تەواوکەم دوایەوە ئیسراحەتێکەکەم جاری هەیە ڕسمە کێشم یا بەعزە جارێک دەسەکەم بە چیرۆک نووسین یا کاتێکە لە چیرۆکەکانم تەواو بووم ئەیکەمە سەر کۆمپیوتەرەکەم. حەزەکەم زۆر بەردەوام بووم لە چیرۆک نووسین بەڵام لەگەڵ ئەوە سوال لە ناو چیرۆکەکانم ڕسمی تێ بکەم.
بۆ ئەو ناوانی سەر ئەڵێم ئەگەر حەستان لە شتێک بوو ئامانجێک بوو کە گەورە بوون هەر هەوڵ بن. خێزانەکەی ترێ هەندێک ڕێنماییان بۆ کاتی کۆششکردن و یاریکردن و نووسین بۆ منداڵەکانیان داناوە. هاوکارن بۆ ئەوەی ترێ بە ئامانجەکانی بگات. ژنگی ماڵی ئێمە زۆر شتیایە بڵین ئێمە بەجوایە شتەیە وەکو قانونێک و دیسپلینێکی تیا هەیە کە بە مناڵەکە بۆی هەیە یاری بکە بە تەئکید بەس کاتی خۆی هەیە بۆی هەیە کە خولیایەک و ئەوە بەهرەیەکی هەبێت کە درێژیان هەیەی ئەو بڵین کاتی خۆی هەیە بۆ ئەوەش. ئێمە دایم ڕێنمایی ئەوواکەین کە سعیەکە پێش بخات. من خۆم ئینگلیزیەکەم خراپ نییە بەڕاستی زۆربەی کات کە شتەکانی ئەنووسێت یەنێ پیشانی منی هەیەات. ئەوەی کە من توانیوە بووی بکەم و لەوانەیە وەکو یارمەتی دەربوو بێ بۆی ئەوەیە چەند کەلیمەیەگەر زۆر کات بەکاری هێنابێتەوە پێم وتووە ئەوە گەل لەوێ لابێ بیخیتەوە یا بەس یەکەم کەس و کە من وەکو باوک واجب بە بیکەم بەس مامۆستاکانی بەڕاستی زۆر هاان دەربوون و ئەوانیش زۆر شت هەیە پیان وتووە بە نوعێک بینوسێ بەس ئەمە فکرەی چیرۆکەکەی تریەی نەگۆڕیوە وەکو فکرە بەس چۆنێتی وتنەکەی یا کەلیمات گۆڕین و پێشخستن و دواخستن بووە لەوە زیاتر نەبووە. هاوڕەکانی ترێ هاندەرێکی باشن و خۆشی هەر دەیەوێت چیرۆکی زیاتر بنووسێت و چاپ و بڵاو بکاتەوە. نەزار جەزار ڕووداو سلێمانی.